الله دوستانی خۆشەویستی هیوادارم لەخێر و خۆشی سلامەتیە من تکایە ژێر و ویدیۆ سابسکرایب بکەن و لەو ویدیۆدا دە زانیاری گرنگ لەبارەی کتێبەوە. یەک، کتێب باشترین دۆستە. دوو، مێشکێک بێ کتێب وەگەوەیە باڵندەیەک بێ باڵ بێ. سێ، کتێب پەنجەرەیەکی چکۆلەیە کە توانی لێەوە هەمووی دنیا ببینی. چوار، کتێب ماڵێک بێ کتێب وەک ڕۆژێک بێتاوەیە. پێنج، ماڵێک بێ کتێب وەک جسمێکی بێڕۆح وایە. شەش، یەک کتێبی باش ئەتوانێت وەک ئەستێرەیەک بدرەوشێ. حەوت، کەسێکی کە زۆر کتێب بخێنێتەوە زۆر دەزانێ. هەشت، خۆشەویستی کتێب تۆ بە خۆشبەختی نزیکەکاتەوە. نۆ، خوێندنەوەی کتێب حەرەکەیەکە بۆ لای ئەقڵ. وەدا کتێب باغێکە کە لە جیفانە جێ بێتەوە. زۆر سپاس بۆ ئەوی خۆشەویست. تکایە لە کۆمنتە بنووسن ئەوانە چەند کتێبە.